ئێران داوای قەرزەکانی دەکاتەوە و سریلانکاش بڕیاری داوە چالەبری قەرزەکانی بداتەوە بە ئێران. سریلانکا زیاتر لە 250 ملیۆن دۆلار قەرزاری ئەو نەوتەیە کە لە ئێرانی کڕیوە. ئێستا ئێران داوای پارەکەی دەکاتەوە، بەڵام سریلانکا بڕیارێکی سەیر و سەمەرەی داوە و ئێرانیش پێی ڕازی بووە. سریلانکا بڕیاری داوە لە قۆناغی یەکەمدا بڕی 20 ملیۆن دۆلار لە قەرزەکەی بداتەوە بە ئێران، بەڵام قەرزەکە بە پارە نەیداتەوە بەڵکو بە چابی داتەوە. ئێران بەو بڕیارەی سریلانکا ڕازی بووە. تەنانەت حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان بۆ ئاژوکردنی گرێبەستی چاکە چووەتە سریلانکا بەهۆی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران. هیچ وڵاتێک ناتوانێت بە دۆلار مامەڵە لەگەڵ تاران بکات. ئەوەش ساڵانێکە سریلانکای ناچار کردووە لە جیاتی پارە چا بداتەوە لە بری قەرزەکانی. بەرپرسانی سریلانکا دەڵێن مامەڵەی پێدانی چا بە ئێران پێشێلکردنی سزاکانی ئەمریکانیە، چونکە چا مادەیەکی خۆراکیە و لە نێو سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران نەخراوەتە لیستی ڕەشەوە. سریلانکا تا ساڵی 2016 نیوەی خواستی ئێرانی لەسەر چا دابین دەکرد، بەڵام ساڵانێکە ڕێژەی ناردنی چا لە وڵاتەوە بۆ تاران کەمی کردووە.